ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن موەکیلەکەیان بە ڕێزۆجەلان ببینن سەردانی داواکاری گشتی کۆماری لابورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. پارێزەران بۆ دیدار لەگەڵ موەکیلەکانی دیکەشیان لای ئیمراڵی عومەر خێری کونار، حامڵی یڵدرم و وەیسی ئاکتاش هەمان داواکاریان پێشکەش کرد. داواکاریەکە لالایەن پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا ئیبراهیم بیلمەز، چەنگیز زورەکلی، عومران ئەمەکچی و سۆزان ئاکیپا بەرزکرایەوە. کەمپینی ئازادی بۆ بەڕێوەجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کە بە پێشنگایەتی کەسایەتیە نێونەتەوەیەکان لا دەی تشرینی یەکەمی ساڵی 2023ەوە دەستی پێکردووە داوای لە هەموو لایە کرد بەشداری چالاکیەکانی یەک تا دەی تەشرینی یەکەمی ئەم ساڵ بن. لە بەیاننامەکەدا باس لە چالاکیەکانی ساڵی ڕابردوو کراوە و ڕاگەیاندرا. لە 15 ئایار CPT وڵامی نامەکانمانی سەبارەت بە ئازادی بەڕێزۆجەلانی دایەوە و ڕایگەیان کە لە نزیکەوە چاودێری بارودۆخی ڕێبەری گەلی کورد و زیندانیانی دیکە دەکەن. هەروەها لەگەڵ CPT سەبارەت بە دۆخی ڕێبەری گەلی کورد کۆبوونەوەیەک ئەنجامدرا. هەروەها لە بەیاننامەکەدا سەبارەت بە ساڵی ڕابردوو هاتووە تۆڕێکی نێونەتەوەیی لە پارێزەران، سندیکا کرێکاریەکان، سیاسەتمەداران، چالاکوانان، هونەرمەندان، ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی گەنجان لە ئاستێکی بەرفراواندا دەستیان با چالاکی و تێکۆشان کرد و ئاماژە بەوە کراوە کە زۆرێک لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکان، گربوونەوەکان، چالاکی ناڕزایەتی و دانیشتن، چالاکی ستاند و سێمینار بەڕێوە چووە. هەروەها لە بەیاننامەکەشدا جەخلەوە کراوەتەوە بەداخەوە سەرەڕای هەوڵەکانمان نەمانتوانی کۆتایی بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد بێنین کە ماوەی 3 ساڵ و نیوە لالایەن دەوڵەتی تورکیاوە خراوەتە بارودۆخێکی نایاسایی و گۆشەگیری. بۆیە لە نێوان یەک بۆ دەی تشرینی یەکەم هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی یەکەمین ساڵوەگەری کەمپینەکە لاشکاندنی پلانگێڕی نێودەوڵەتی نزیک دەبینەوە. بۆیە داوا لە هەمووان دەکەین ئەوەی لە توانایاندایە باشتر و زیاتر بیکەن بۆ سەرکەوتنی ئامانجەکانمان. هەروەها لە بەیاننامەکەدا بانگەوازی بۆ هەموو لایە کراوە کە چالاکیەکانیان لە چوارچێوەی کارە دیپلۆماسیەکان بەرز بکەنەوە و کتێب و پارێزنامەکانی بەڕێزۆجەلان زیاتر بخوێننەوە و بۆ شکاندنی گۆشەگیری دەست بە چالاکی بەرفراوانتر بکەن. هەروەها لە کۆتایی بەیاننامەکەدا ئاماژە بۆش کراوە ئەمە شەڕێکی فکریە و ئەگەر دەستبەرداری نەبین هەمومان سەر دەکەوین. هەپەگە ناسنامەی شەهید دەرسیم نورحەقی کە لە هێرشی دوژمندا لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو ڕاگەیاند و دەڵێت هاوڕێمان ماوەی 31 ساڵ لە گۆڕەپانە گرنگەکانی کوردستان و چەندین گەورە شاری تورکیادا لە تێکۆشاندا بوو. بەڵێن دەدەین ئامانجی کوردستانی ئازاد و سوسیالیست و سربەخۆ بگەێنین بە ئامانج. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی شەهیدێکی ڕێگای ئازادی بڵاو کردەوە و لە گەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە و فەرماندەی ئاکادمیای ئۆپۆلۆ دەرسیم نورحەق کە لە 1 تشرین یەکەمی ساڵی 2021دا لە ئەنجامی هێرشی دوژمندا لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. لە ساڵوەگەری شەهادەتی فەرماندەی پێشەنگی پارتەکەمان پەکەکە با ڕێز و پێزانینەوە فەرماندا دەرسیم نورحەق یاد دەکەینەوە و بەڵێنی زیندوڕاگرتنی یادەکەی دووپات دەکەینەوە و هەماژیان بەوەش داوە هاوڕێمان وەک جەنگاوەرێکی فیدای ئاپۆی و دەروێشێکی سەردەم و ناوی خۆی لە مێژووی تێکۆشانی ئازادیماندا نووسیوە و لە 31 ساڵی ژیانی پڕ لە تێکۆشانیدا لە هەموو بەشەکانی کوردستاندا لە باشوور ڕۆژاوا تا بگاتە دێرسیم، لە سەرحەدەوە تا بگا بە ئافرین، لە خواکوورکەوە تا زاب و قەندیل و چەندین گەورە شاری تورکیا لە گۆڕەپانی بەرفراواندا تێکۆشا. لە درێژەی ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێمان دەرسیم با کەسایەتی دروستی دڵخوازی دەروێشانەیەوە لە دڵی هاوڕێ و گەلەکەماندا جێگەی خۆی گرت. هەپەگە دەشڵێت وەک هاوڕێ و شەروانانی ئەو لە ساڵوەگەری شەهیدبوونی دەرسیم نورحەقی هاوڕێماندا
جارێکی دیکە با ڕێز و پێزانینەوە یادی دەکەینەوە سەرساخی خۆمان بۆ بنەماڵەی وڵات پارێزی هاوڕێمان و هەموو گەلی وڵات پارێزمان دەخوازین هەپەگە ناسنامەی ئەو شەهیدەی بەم شێوەیە خستوەتە ڕوو عەزەدین ئینان با ناسناوی دەرسیم نورحەق لە 1 تشرینی ساڵی 2021 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. شاندێکی پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا لە ئەنکەرە سەردانی ناوەندی گشتی دەم پارتیان کرد. شاندەکە لالایەن هەریەکە لە هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان و یاریدەری هاوسەرۆکانی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە و پارلەمانتاران پێشوازیان لێکرا لە میانی دیدارەکەدا سەبارەت بە کێشە جۆرا و جۆرەکانی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و هەروەها بارودۆخی سیاسی هەڵسەنگاندن کرا. باقرخان سەرنجی بۆ هێرشەکانی سەر دەم پارتی ڕاکێشا و ڕایگەان کا سەرەڕای هەموو ئەمانە دەم پارتی بۆ دیموکراسی یەکسانی و ئازادی تێکۆشان دەکات. هەروەها سەرۆکی پارتی سوسیال دیموکراتی ئەڵمانیا ئاماژەی بەوەدا کە ئەوان ئاگاداری هێرشەکانی دەم پارتین و وتی کە دەم پارتی بۆ جێگیرکردنی دیموکراسی لە تورکیا پێگەیەکی گرنگی هەیە و ڕۆڵێکی بەرچاو دەگێڕێت. جەنگاوەرانی باز ئازاد پیرۆی هەبەدەها ڕایانگەان لا دژی گۆشەگیری و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لا چالاکیەکی وڵامدانەوەدا لە مۆغڵە ئاگریان لا کارگەی دروستکردنی یەخت و بەلام بەرداوە. لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژیان بەو کردووە کە لە چالاکیەکەدا چەندین یەخ سوتێنراون و جەنگاوەرانیان بە سەلامەتی لا جێگەکە گەڕاونەتەوە. جەنگاوەرانی باز ئازاد پیرۆ لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژیان بەوە کردووە چالاکیەکە وڵامێکە لە دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد و ڕاشیان گەیاندووە. بەڕێز و پێزانینەوە یادی هەموو هاوڕێیانمان دەکەینەوە کە لە پێناو تێکۆشانی ئازادی گەلەکەماندا شەهید بوون تا مسوگەرکردنی ئازادی و تێکشکاندنی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورک چالاکیەکانمان لە شار و چیادا بەردەوام دەبێت. ئاژانسی هەواڵی مێزۆپۆتامیا بڵاوی کردەوە هەڵکوتانە سەرماڵانی دەوڵەتی داگیرکەری تورک لە گوندی حەسپیستی ناوچەی هەزەخی شەرناخ 4 کەسی دەستگیر کردووە. باپەی هەواڵی ئاژانسەکە ڕەمەزان کارەکاش هاوسەرۆکی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپەی ئەزروم و چەتین دەمیری هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپەی قەریازی دەستگیر کراون. جێئاماژەیە تا ئێستا هۆکاری دەستگیرکردنی ئەو کەسانە نەزانراوە. لێژنەی ئارامی پارێزگای سلێمانی لەبارەی دەرکردنی چەند بڕیارێکی تایبەت بە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕێگەیان ڕۆژی دەنگدان کە دەکاتە 20 تشرینی یەکەمی ئەمساڵ بردنە ژوورەوەی کامێرا و موبایل قەدەغەیە بۆ بنکەکانی دەنگدان. هەروەها هاتوچووی نێوان شارەکانی هەرێم و گەشتەکانی فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێر ئاسایی دەبن. ئاماژە بەوەش کراوە هیچ دەستگایەکی ڕاگەاندن و هیچ چاودێڕێکی قەوارە و هاوپەیمانێتی و کاندیداکان و چاودێرانی ناوخۆیی و نێودەوڵەتی بەبێبوونی باجی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ناتوانن بچنە ناو وێستگە و بنکەکانی دەنگدان. جێی ئاماژەیە هەڵبژاردننی خۆلی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. چەندین ڕێکار گیراوەتە بەر بۆ ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتەوی بەڕێوە بچێت. دڵیار وایە سبەینێ باڕێزەوە لە شاری سلێمانی مەراسمی چلەی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد کوردستان تاراو هێرۆ بەهادین کە لە 23 ئابی ئەمساڵ بە بوردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک لا سەی سادق شەهید بوون بەڕێوە بچێ. سبەینێ لە نووسینگەی کۆمپانیای چتر لە شاری سلێمانی مەراسمی چلەی شەهیدانی ڕۆژنامەنووس کوردستان تاراو هێرۆ بەهادین بەڕێوە دەچێت. مەراسمەکە لە کاتژمێر دوونیوی پاشنیوە ڕۆس بینێ لا نووسینگەی کۆمپانیای چتر بەڕێوە دەچێت. جێئاماژەیە ڕۆژی 23 ئابی ئەمساڵ لا کاتێکدا تیمێکی ڕۆژنامەنووسی کۆمپانیای چتر بۆ بەرهەمهێنانی میدیایی با مەبەستی تۆمارکردنی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ڕۆیان لە ناوچەی شارە زور کردبوو لە نزیکەی شارۆچکەی سەی سادقی سەربا پارێزگای سلێمانی دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی ئۆتۆمۆبیلەکانی کرد و بەهۆیەوە هەریەکە لە ڕۆژنامەنووسان گولیستان تارا و هێرۆ بەهادین شەهید بوون و ڕۆژنامەنووس ڕێبین بەکریش بریندار بوو.
باهۆی تێکۆشانی بەردەوامی ژنان و سووربوون لەسەر تێکشکاندنی ڕێگریەکان ئێستا کەشتێکی جیاواز بۆ کارکردنی ژنان و پەیداکردنی بژێوی و بوونە خاوەنکاری تایبەتی خۆیان هاتووەتە ئاراوە و تا ئاستێک بربەستەکان تێپەڕێنراون. هەروەها لا زۆرێک لاکایە و ئاستەکانی کارکردندا بەرپرسیارەتی بەرچاویان هەیە. لێکێک لەوانش فستیڤاڵ و چالاکیەکانە کە هەمیشە ژنان پێشەنگی بەڕێوەبردنیانن. لە ئێستادا ژنانی سنووری ئیداری ڕاپەڕین پێشەنگایەتی فستیڤاڵ و چالاکیە هونەریەکان دەکەن و هەمیشە باکارەکانیان ڕەنگێکی دیکە دەدەن با فستیڤاڵەکان و دەیانەوێت ببنە هێزێک بۆ هەموو ئەو ژنانەی کە بەهرەیان هەیە و لە ماڵەکاندان و دەڵێن ژنان خاوەن توانە و هێزێکی زۆرن پێویستە توانەکانی خۆیان پیشان بدەن. سەبارەت بە بەشداریکردنی کارە ژنان لە فستیڤاڵ و چالاکیەکاندا هەروەها هێز و توانەکانیان ژنانی دەڤەری ڕاپەڕین بۆمان دەدوێن. بۆ ئافرەتانە بدەم کە وەکو من خوێندکارن و ئەخوێن و وەکو ئەوانەی کە وەکو دایک من کاری ماڵۆژەکەن ئەوانی هەموو خولیایەکانێ ئەتوانن بێن وەکو ئێمەی ئافرەت هەم لەگەڵ پیاوەکانیانە هەمیش لەگەڵ ئافرەتەکانە بەشداری بکەن بۆ ئەوەی هەم بخۆیان بژێی ژیانی خۆیان پەیدا بکەن و هەم بخۆشیان باشترە بۆ تەندروستیان و بۆ لە شتاخێکی باشتر. داواکار بنە ژنان خانمان بێنە دەرەوە پەرە بە گەشتیان نەبیان نەبێ هەموو شتێک ئێستا بەدێ دڵ تەکنۆلۆژیا زۆر بووە پەرە بە ئەوەکانە بەرهەمەکانیان یان شتێ لە دەرەوە نیوا لە ژووری دەکان لە ماڵەوە لە دەرەش بێ هەر باشە خانمان بشخم بێنە دەرێ هاوکار من لەگەڵ ئیکان لەگەڵمە زۆر باشە کارێکی باشە. خانمان زۆرن نەخوای بەزیاد بێ ئەگەر توانن بێنە دەرە یان لە ماڵش بێ توانن ها بە ئۆنلاین یان لە دەرێ چالاکێکی خۆیان حرسکەن یان لەگەڵ خانمانی کە بەشدار بن. لە 25 و 26 ئەیلول دووەمین کۆنفرانسی ژنۆلۆژی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا با دروشمی زانستی ژنان لە ڕێگەی ژنۆلۆژیەوە نوێ دەبێتەوە ڕێکرا. کۆنفرانسەکە بە 300 نوێنەر دەستی پێکرد و بە چەندین گفتوگۆ و بەرهەمی کولتوری و هونەری کۆتایی پێهات. ئەڤین ئەحمەد ئەندامی ئەکادمیای ژنۆلۆژی کە بەشداری لە کۆنفرانسی دووەمی ئەکادمیای ژنۆلۆژی کردووە باسی لە کار و چالاکیەکان کرد و دەڵێت ئامانجی یەکەمی ژنۆلۆژی بریتە لە بڵاوکردنەوەی زانستی ژنان و گۆڕینی هوشیاری پیاو. ئەکادمیای ژنۆلۆژی گەلەکن نا هەگە ئەم هەنێک خاڵان بینن زمان خاڵا یەکەمین زانین و زانستا کە دخوازی بەلاو بکە لەسەر وێ تەرکیز دکە ئەم خاڵا یەکەمە. خاڵا دویەم چ قەیسی بکارە بێ وێ تێگەهێ بدە ناسین بدە شیرۆڤەکردن بدە پێناسەکردن هەم ji بۆ خۆشی هەم ji بۆ civakêjî da ku civak bikaribe wê tegehan wan tewriyana bi çirê bazî bidin şîrovekirin. Xala siyem çawa bikaribe hişmendiya civakê ya gob hezarê salan li ser hişmendiyekî bavek salarî hatî avakirin bikaribe bide guhertin ew yek ji wan erkên got xwedbîne xwediyê wê ye. Heman demê jî ژنۆلۆژی dixwaze li dîrokê jinû de vejînekî çêbike got bi hezarê salan dîroka jin rastî hatibû em bêjin sîlkirin hatibû ji bîrkirin heman demê jî bi destê desthilatdaran hatî nivîsandin ژنۆلۆژی yan jî akademiyên ژنۆلۆژî ji erkê xwe dibîne got ew bikaribe vejîna wê dîrokê jinû de çêbike û rola jinê di cîhanê de di dîrokê de bide diyarkirin. حزبوڵڵا لە ڕێگەی تۆپخانەکانیەوە هێرشیان بۆ سەر سەربازانی ئیسرائیل ئەنجامدا و هەروەها ڕاشتیان گەاندووە ئامانجەکەیان پێکەوە. حزبوڵڵای لوبنان سەبارەت بە هێرشێکی نوێیان بۆ سەر ئیسرائیل و پێکانی ئامانجەکەیان ڕیانگەیان لە چوارچێوەی پشتیوانی لا گەلی فەلەستین لا کەرتی غەزە و پشتیوانی لا لوبنان و گەلەکەی لا ڕێگەی تۆپخانەکانیانەوە هێرشیان بۆ سەر سەربازانی ئیسرائیل ئەنجامداوە و لە هێرشەکەدا ژمارەیەک سەربازی ئیسرائیل بە ئامانج گیراوە و ئامانجەکەش پێکراوە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا. اندام کمیته رهبری PKK Duran Kalkan tevli bernameye taybeta televizyona medya haberi bu. Kişisel özgürlük hamlesi bir yılda
yani neler oldu önemli bir düzey tutturdu. Arkadaşlar Pergala işkence ve qirkirina li İmraliye tekuşina li hember tecride armanca komploya nehe cotmehe koket sala xoya 26 şan.